جمهوری ئیسلامی هەمیشە بە ئێدام و بە کوشتن هاتە سەرکار، بەڵام شتێک وا ئێستا بینین زۆرتر ئەحکام ئێدامە، ئەحکام ئێدامێکە بۆ ئەوە بترسنێ، ئەحکام ئێدامەکە بۆ ئەوە بڵێ من هێشتا زۆرم هەست، ئەحکام ئێدامێکە یا خەت و نیشان کێشانگەلێکە بۆ ئەوە بڵێ کە من هێشتا هەم و ئەتانم بەم لێتان. مەسەلە سەرەوە نییە کە قودرەت دەستگای سەرکوبی چەندێک گەورەست، قسە سەرەوەسە کە هەراس لەوەکە ئەگەر یەک زەڕە زۆرتر لەمە فشار بێرێ لە 1401 خراوتر بەسەری بێرن باعث بێ کە بترسێ. دەرنەتیجە باڵانس قودرەت بە نەف مەردمە. ئێوە 2 ساڵ لەمەوبەر نەتانەتانی تەسەورکەن کە پەرستارگەل لە تووە و ئێرانە بە یەکۆ بچنە ناو ئێتساب و جمهوری ئیسلامی دەرەخەتیان نەیت و نیروی سپا پاسداران و ئینتزامی و لباس شخصی و چەقۆ بەدەست نەخاتە ناویان و سای نەکات لێیان بات. معلم هەروەها، دانیشتجوو هەروەها. 2 ساڵ لەوە پەش هیچ کەس فکری ناکردەوە کە کچان و ژنان بتانن لە خیابانە بێ حجاب بچن و بڵێن هیچ کە حەقی نییە بە من بڵێ چ بکەمە بەرم چی نەکەمە بەرم. ئێستا ئەمە نابینن. دەرنەتیجە ئازادیگەل سیاسی، ئازادیگەل ئیجتماعی، ئازادیگەل حق تەشەکل و بە دروستکردن تەشەکل و ئەمە کە جمهوری ئیسلامی ناوێرێ بالیان شتێکەوە دوای 1401 زۆر بەرجەستە بووەسەوە و هەموو کەسێک خەریکە ئەی بینێ.